ناوی ژینا ئەمینی لە هەسارەی زەوی تێپەڕی. هەژماری فەرمی تەلەسکۆپی جێمز وێب لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرامدا پۆستێکی بە وێنەی مەحسا ئەمینیەوە بڵاو کردوێتەوە. پەیجی فەرمی ئەم پرۆژە عەزیمە فەلەکناسیە نووسیوێتی بە پێی داواکاری قورسی فاڵەوەرەکان و هەروەها هەشتێکی مەحسا ئەمینی وەها پۆستێک ملیۆنها جار بڵاو کراوەتەوە. ناوی ژینا لەگەڵ مەحسا ئەمینی کچەلاوی سەقزی بۆتە یەکێک لە ناوە ناسراو و خۆشەویستەکانی ئەمڕۆی جیهان. لە چوارگۆشەی جیهان لە دوورترین گوندەکانی ئافریقا و ئاسیا تا دەگاتە ئامریکا و ئوسترالیا کەم کەس هەیە ناوی ژینای نەبیست بێت. دروشمی ژن، ژیان، ئازادی بۆتە خواستی هاوبەشی چەندین ملیار ژن و پیاو لە جیهاندا. ئەو ژنانەی مافی ئینسانیان پێشێل کراوە، ئەو ژنانەی کە پڕن لە هەژاری و بێبەشی و بێکاری و بێماڵ و حاڵی و ئەو ئازادیانەی کە لە بەشێکی زۆری خەڵکی جیهان سەندراوەتەوە هەمویان لەم دروشمە کورت و مانادارەدا دەرکەوتون. بەڵام ژینا و نهێنی ناوبانگی ئەفسانەی ئەو ڕەگوڕیشەی لە خەباتی خەڵکی کوردستان بۆ ئازادی و یەکسانیدایە. ژینا کچوونەوەی هەزاران ژنی پێشمەرگە و گریلایە کە دژی بربەریەتی داعشی شیعە و سوننە و لە پێناوی یەکسانی ماف و کەرامەتی مرۆڤدا خەباتیان کردووە. هۆکاری ئەوەی کە هەزاران ئەکتەر و گۆرانی بێژ و شاعیر و نووسەر و پاڵەوانی وەرزشی ناو و وێنەی ژینا بڵاو دەکەنەوە بەها مرۆییە گشتگیرەکانە کە ژینا بەرجەستەی دەکات و ڕەنگدانەوەیان هەیە. ناوی ژینا و دروشمی ژن و ژیان و ئازادی بە ملیۆنها کەسی خەباتکار و بیرمەندی ئازادی خوازی یەخستووە کە بەدەستی بەتاڵ لە بەرامبەر دەستگای سەرکوتکاری فاشیزمی کۆماری ئیسلامیدا وەستاونەتەوە. لە ماوەی هەفتەی ڕابردوودا دەیان خەباتکار و شۆڕژگێڕی لاو لە پێناو بەدیهێنانی مانای قوڵی ئەم دروشمەدا سنگیان لە بەرامبەر گولەی دوژمندا کردە قەلغان و گیانیان لە دەستدا. ژینا و کوشتنی درندانەی ئەو لەلایەن حکوومەتەوە بەهۆی دەرکەوتنی چەند تاڵمووی سەری پریشکێک بوو بۆ تەقینەوەی تووڕەیی پەنگ خواردووی کۆمەڵانی خەڵکی بێزاربووی ئێران. مانگرتنی سەرکەوتوانەی خەڵکی کوردستان لە چوار پارێزگای کوردنشینی ئێران پەیام و داخوازیەکی پشتیوانی بوو بۆ هەموو جەماوەری شەریفی ئێران و ناوچەکە و جیهان بۆ بەرەنگار بوونەوە لەگەڵ بربەریەت و وەحشیگەریەکانی ڕژیمی ئیسلامی ئێران. لەو چەند ڕۆژەدا کە کوردستان، ئێران و جیهانی لەگەڵ شەپۆلێکی بەرینی پشتیوانی و هاوسۆزی بۆ بنەماڵەی ژینا ئەمینی بەرەوڕوو کردەوە، خواستی یەکسانی نێوان ژن و پیاو گەیشتە لووتکەی داواکاریەکانی خەڵک. بەڵام خواست و چاوەڕوانی خەڵک زۆر زیاترە لە هەڵوەشانەوەی حیجابی زۆرەملێ بە نایاساییکردنی دامەزراوەی جینایەتکاری گەشتی ئیرشاد. ئێستا داخوازی گشتی خەڵک بریتیە لە کۆتایی هێنان بە حکوومەتی ئیسلامی و دادگاییکردنی بەرپرسە تاوانبارەکانی ڕژیم. ڕۆژ و هەفتەکانی داهاتوو گەلێک ئاڵۆز و چارەنووسساز دەبن. یەکڕیزی زیاتر درێژەی ناڕەزایەتیەکان و تێکەڵبوونیان لەگەڵ مانگرتنی بەرفراوانی جەماوەری و کرێکاری پشتی حکوومەتی ئیسلامی ئەشکێنێت. ناو ڕوخساری جوانی ژینا ئەمینی لەسەر هەسارە بڵاو بۆتەوە و دوور نییە ئەو ڕۆژەی کە هەسارەیەکی تازە دۆزراوە بە ناوی مەحسایان ژیناوە بکرێت. لە سەقزەوە تا چوارگۆشەی جیهان و لە زەویەوە تا دوورترین ئەستێرەکان بەڕێز بێت ناو یادی ژینا ئەمینی و سەرجەمە و کەسانەی کە لە پێناو ئازادی و یەکسانیدا گیانیان بەخت کردووە.